بسم الله الحمد لله خالق الوجود من العدم وجاعل النور من الظلم ومخرج البصر من الألم فنشكره على المصائب كما نشكره على النعم ونصلي على أشرف المخلوق محمد وعلى آله وأصحابه أجمعين أما بعد بران خشكاني عزيزم بصلاي خواي قورة صلاة لكم السلام عليكم ورحمة الله وبركاته وكولاي جنابتان معلومة ورونا إن شاء الله ئەم جارە گەشتینەوە خزمەتتان جارێکی تر گەشتینەوە خزمەتتان بۆ باسکردنی بابەتێکی تر کە بەشی دووەمی کتابی کۆتا کتابی ستیڤن هۆکینگە. ئەمە پێشووتێرە ئەو کتابە ئاماژەمان پێکرد و خزمانە خزمەت جەنابتانەوە گە دیار بێ لێتانەوە. ئەم کتابە Brief Answer to the Big Questions پوختەیەک بۆچی پوختەیەک لە کورتە وەڵامێک یان پوختەیەک بەچی لە وەڵام بۆ پرسیارە گەورەکان حەقەتەن ئەم کتابە کۆمەڵێک بابەتی ناوازە لە خۆ دەگرێت و تەقریبەن کورتکراوەی جگە لە ئەوەی کە کورتکراوەی کتابەکانی تر و بیر و بۆچوونەکانی تری ستیڤن هۆکینگە بەڵکو لە هەمان کاتدا کورتکراوەی کتێبی دیزاینی مەزنی شەوانەی کە ئەگە شارەزا بن بە کتابی دیزاینی مەزن دەزانن کتابی دیزاینی مەزنیش یەکێکە لەو کتابانەی کە حەقەتەن ناوازەیەکی زۆری تێدایە. ناوازەی ئەم کتابە لە چدایە؟ ناوازەی ئەم کتابە لەوەدایە کە لە ڕاستیدا وردەکاریەکی زۆری کردووە لە گەیاندنی بیر و بۆچوونەکانی خۆی بە تایبەتی. وردەکارێکی زۆری کردووە لە گەیاندنی بیر و بۆچوونەکانی خۆی کە دەربارەی باوەڕبوون بەخوا ئایا باوەڕی بە چ بووە؟ ئایا باوەڕی بە وجودی خوا هەبووە یان نە؟ ستیڤن هۆکینگ وەکو خۆی باوەڕی بە وجودی خوا هەبووە یان نە؟ و هاوشێوەی ئەم بابەتانەش کە ئینشاءڵڵا دێخینە خزمەت جەنابتانەوە بەویستی خوای گەورە ئینشاءڵڵاه وتەعالە. ئەگەر کتابەکە بکەینەوە بچینە سەر ئەو بەشەی کە دەمانەوێ ئێمە تقریبا لە لاپەڕە 25 دەست پێ دەکات. یەکەم قسەی ستیڤن هۆکینگ دەڵێ science is increasingly answering questions that used to be the province of religion. Religions was an early attempt to answer the questions we all ask. Why are we here? Where did we came from? Long ago, the answer was almost always the same. God made everything. ئەوەیە کە ستیڤن هۆکینگ پوختەی قسەکەی ئەوەیە دەڵێ زانست بەردەوامە لە وەڵامدانەوەی و پرسیارانی کە پێشووتر ئاین جوابی دەدانەوە. ئاین تەنیا هەوڵێکی کۆم بوو کە ئینسان خستیە بەردەمیەوە ئینسان بەکاری هێنا بۆچی بۆ ئەوەی کە جوای پرسیارەکانی ئەو پرسیارانە بداتەوە کە هەمومان پرسیار دەکەین کە ئێمە بۆچی لێرەین؟ یعنی ئامانجی لێرە بوونمان چییە؟ بۆچی لەسەرم هەسارەینە؟ بۆچی دروست کراوینە؟ و لەکوێوە هاتین؟ Where did we came from؟ لەکوێوە هاتین؟ زۆر لەمە و پێشکاتێک ئاین جوابی ئەو پرسیارانی دەدایەوە هەمیشە وەڵامەکان عامەتەن وەکو یەک بوون بەوەی کە خوا هەموو شتێکی دروست کرد. بەو شێوە ئاین جوابی وەڵامەکانی جوابی پرسیارەکانی دەدایەوە. جا لەسەر ئەم قسەیە قەتەن ئەم چەند ڕستە دێڕی ستیڤن هۆکینگ زۆرشت لەخۆ دەگرێت. سەرەتا کە شتێک زۆر بەلامەوە معقولە کە قسەی لەسەر کەمولاتانی باسکەم زەڕوریەتە ئەویشەوەی ستیڤن هۆکینگ ئەو قسانەی بۆ نەی کۆتا ساڵەکانی تەمەنی نییە بەڵکو ئەو قسانەی ستیڤن هۆکینگ یعنی ڤیدیۆی هەیە هەمان قسە کە من ئێستا خوێنمەوە بۆتان لەو کتابەدا کە گوایە کۆتا کتابی ستیڤن هۆکینگە هەمان قسە ستیڤن هۆکینگ زۆر تقریبا 2009 و 2010 ئەم قسەی کردووە بە ڤیدیۆ هەیەی هەمان قسە. ئەی باشە جێگەی تێڕامانە باشە بۆچی هەمان قسە دووبارە دەکاتەوە؟ یعنی بوو ئەرنەوێ بە ڕتمێک بە شێوەیەکی جیاوازتر لەبەرەوەی ستیڤن هۆکینگ خۆی لەسەر عارەبانەیەک بووە ئەو کاتێککە لەسەر عارەبانە بوو بەهۆی ڕوومەتیەوە شتی نووسیوە لەسەر کۆمپیوتەرەکەی ئەمما ستیڤن هۆکینگ توانای جوڵەی نەبووە تووشی نەخۆشیێکی تایبەت دەبێت کە توانای جوڵەی نابێت کە توانای جوڵەی نامێنێت ئیدی هەر کاتێک شت دەنووسیان هەر شتێک هەر بەهۆی چیەوە دەنووسێت بەهۆی ڕوومەتیەوە شت دەنووسێت. ئەلا کولین انشاءالله جا دەڵێ زانست بەردەوامە لە وەڵامدانەوەی پرسیارانی کە پێشووتر هی ئاین بوون. لێردا
دەپرسین سەرەتایمە دەپرسین باشە مەبەست چییە لە زانست؟ یعنی ئەسڵەن زانست خۆی بریتیە لە چی؟ زانست فەلسەفە خەڵکێک پۆست بە فەلسەفەوە لێدا باشە زانست خۆی بریتیە لە چی؟ سەرەتا پرسی زانست و پرسی پێناسەکردنی زانست پرسێکی زۆر ئاڵۆزە. لەوانەیە زانست دیار بێ بەڵێ کەرەستەیە کە بەکار دێت بۆ تێگەیشتن لەو سروشتێک کە لە دەوروبەرمان لەو ڕووداوە سروشتیانە و لەو ڕووداوە فیزیانەی کە لە دەوروبەرمانە کە یعنی ئەمە پێناسەیەکی عام و ورد و دەقیقی زانستە کە بەڵێ زانست کەرەستەیەکە کەرەستەیەکە بەکاردێت بۆچی کەرەستەیەکە بەکاردێت بۆ ئەوەی وەڵامی ئەو ڕووداوە فیزیایانەمان بداتەوە کە لە گەردووندا ڕوودەدەن. سەرەتا دەڵێن کەرەستەی ئێمە بەسمان لە کەرەستە چییە؟ کاتێک دەڵێن زانست کەرەستەیە بریتیە لە چی؟ کەرەستە دیقەت دەنێ بۆ چەکوچێک چەکوشێک بەکاردێ بۆ کوتان و بۆ داکوتینی بزمارێک کەواتە چەکوشەکە ئەسڵ ئیشی ئاسانکردنە نابێ ئیشەکەمان لێ قورس بکات باشە وە شێوە و پێکاتەی چەکوشەکە ئەوە بۆ خۆی بەسە بۆ ئەوەی کە بەو چەکوشە بڵێن چەکوش و بزانین ئیشی چەکوشیش کە بریتیە لە داکوتینی بزمار کاتێکیش دەڵێن زانست کە دەڵێن کی زانست کەرەستەیەکە مەبەستمانەوەی زانست بوونیەتێکی هەیە کۆمەڵێک بنەما و ڕێسایی هەیە کە ئەو بوونیەتە و بنەما و ڕێسانەی زانست خۆی وای کردووە کە ببێتە کەرەستەیەکی بەسوود بۆ ڕوونکردنەوەی ئەو ڕووداوە فیزیانەی کە ڕوودەدەن مەبەستمان چێ لە ڕووداوی فیزیایی سێکەن تەتە لەم گەردونەی ئێمەدا کە ئێمە تێیدا دەژین تەنیا یەک جۆر تەنیا ڕووداوی فیزیاییمانە لە حەقیقەتەندا ینی شتێک نییە بە ناوی ڕووداوی نافیزیایی باشە مەبەست چیە لە ڕووداوی فیزیایی ئەوەیە کەشت بۆ منە بەربوونەوەی تۆپێک خلۆربوونەوەی بەردێک لەسەر شاخێکەوە ئەمان هەموو بریتین لە ڕووداوی فیزیایی ئەی باشە ئەگەر بۆ منە ڕۆژێک لە ڕۆژەکان لەسەر هەواڵەکان بینیت وتیان کەسێک لە ناو تەوالێت قرژێک خواردوێتی ئێستا طبعاً ئەو شتە عەقڵت تەقەبوڵی ناکات لەبەرچی عەقڵت تەقەبوڵی ناکات لەبەرەوەی ڕێی تێناچێت کەسێک لە ناو تەوالێت کەسێک لە ناو تەوالێتدا قرژێک بیخوات بەرەوەی قرژ لە ناو تەوالێتدا جێ نابێتەوە فیزیاییەن ڕێی تێناچێ ئەو شتە وانییە یانیش ئەوەی تۆپێک لەباتەوەی بەرد بێتەوە بچێتە سەرەوە لەسەر زەوی شتی وا ڕێی تێناچێت فیزیاییەن ڕێی تێناچێت ڕووداوی نافیزیاییە جا لێرە پرسی معجیزە دێتە ئاراوە کە پرسی معجیزە دێتە ئاراویش کۆمەڵی بابەتی لەسەر پێویستان کە باسکەین و لە کاتی خۆیدا ئینشەڵا باسی دەکەین ئایا معجیزە چیە و ئایا وجودی مانای وجود بوونی و معجیزە چییە و تەنانەت ئیعجازیش لە قورئاندا ئایا مەبەست چیە لە ئیعجاز وریا بن شتێک قورئان یعنی ئەوە وەکو ڕوونکردنەوەیەک ئینشەڵا چەندە کەمێک دوورە لە بابەتەکەمانەوە بەڵام ببێتە ئیسیفادەیەک بۆ ئێوە ئەو برانەی کە گوێ دەگرن ئەو خوشکە بەڕێزانی کە گوێ دەگرن تێک نییە بە ناوی ئیعجازی زانستی تێکی وابوونی نیە ئەسڵەن وجودی نییە ئەگەر مەبەست لە ئیعجای زانستی بریتیە بە لەوەی قورئان کتێبێکی زانستی نا ئەبەدەن قورئان کتابێکی زانستی نییە قورئان کتابێک نییە بەڵگەی هەبێت یعنی بەڵگەدار بێت بەو معنای ببێتە بەڵگە نا قورئان ئەوە نییە بەو شێوەیە نییە بەڵکو ئەسڵی قورئانەوەی کە چی کە کتابێکی ئاماژەیە فەرقێ لە نێوان بەڵگە و ئاماژە بۆ نمونە بۆ ئەوەی شتێک ببێ بە بەڵگە باشە بۆ نمونە وەکوچی وەکەوەی کە گەردوون فراوان دەبێت فراوانبووین گەردوون پێویستی بە بەڵگەیەکە و بریتی بوو لە دوورکەوتنەوە ئەستێرەکان بەهۆی ڕووناکیەوە یعنی ئێستا ئەمڕۆ 100 ساڵ لەمەوبەر هەمان ئەو حاڵەتە دووبارە دەبێتەوە دووبارە دەبێتەوە و ئاما بۆ بەڵگەنە ئەمانە بەڵگەنە شتێکی بەرجستەن و بەرچاو و دیارن ئەمما ئاماژە فەرقی هەیە بەڵگەی زانستی فەرقی هەیە لەگەڵ ئاماژەی زانستی قورئان بەڵگەی زانستی نییە ئەمما قورئان ئاماژەی زانستی هەیە قورئان ئاماژەی زانستی ئاماژە بە بابەتی زانستی دەکات مەبەست چیە لە بابەتی زانستی لێرەدا دووبارە چینەوە سەر ئەو قسەی کە ستیڤن هۆکینگ دەڵێت ساینس زانست بەردەوامە لە وەڵامدانەوەی پرسیارانی کە پێشتر ئاهەنگ جوابیدانەوە جا بۆی دەڵێن مەبەست چیە لەو بەڵگە لەو ئاماژە زانستیانە و ئەسڵەن مەبەست چیە لە زانست خۆی سەیکە کە دەڵێن زانست بە دوو شێوە پێناسە دەکرێت حقەتەن ئەو دابشکردنە عامەتەن نەکراوە بەڵام ئێمە دەیکەین لێرەدا زانستێک ئەوەی کە بەنسبەت خودی ئینسانەوە بێت و زانستێکیش بەنسبەت خودی زانستە سروشتیەکانەوە بێت فەرقەیە زانستێک کە بەنسبەت خودی ئێمەوە بێت و زانستێکیش کە بەنسبەت خودی زانستێکیش بەنسبەت خودی چیەوە بێت بەنسبەت خودی زانستە سروشتیەکانەوە بێت جا دەڵێن ئەو زانستێک کە بەنسبەت ئینسانەوە خوو پێی دەوترێ زانست ئەوەی لای مرۆڤ ئەبێ بە زانست بریتیە لە چی بریتیە
لە هەستکردن بە شتەکان لەسەر حەقیقەتی خۆیان. هەستکردن واتە ئیدراککردن بە شتەکان لەسەر چی؟ لەسەر حەقیقەتی خۆیان. هەستکردن بە شتەکان لەسەر حەقیقەتی خۆیان. کە دەڵێن هەستکردن بە شتەکان لەسەر حەقیقەتی خۆیان، پێشەوە بچینە سەرەوە دەڵێن باشە مەبەست چییە لەوەی کە ئەوەی کە لای ئینسان دەیە بە زانست، ئەوەی کە لای ئینسان دەبێت لە زانست ئەوە بریتی نییە لە حەقیقەتێکی زانستە سروشتەکان. واتە کاتێک شتێک لە لای من دەبێت بە زانست، کاتێک شتێک لە لای تۆ دەبێت بە زانست، یعنی چی؟ یعنی ئەو شتە تۆ بە حەقیقەتی دەبینی، ئەو شتە تۆ تەواو بەیەک لاکراوەی دەبینی بەبێ گومانی لێ دەبێ دەرێ. شتە کاتێک دەڵێن زانست ئەوە دەبێت گومانی لێ بچێتە دەرێ. شتە لە چوارچێوەی گوماندا نامێنێت، گومان وە شەک لەو چوارچێوەیەدا نامێنن. بۆیە کە دەڵێن لە گومان دەستە دەرێ، ئەو شتێک کە لای مرۆڤ دەی بە زانست ئەو کاتە گومانی تێدانی، واتە شتێک یەقینەن دەبێت بە یەقین لە لای تۆ، لە گومان دەردەچێ. ئەوە لە حەقیقەتدا لە ڕاستیدا ئەو شتە بریتینە لە زانستێکی سروشتی، بەڵکو ئەوەی کە لای تۆ دەیە بە زانست بریتە لە چی؟ لە زانین و باوەڕ. زانین لەگەڵ باوەڕ کە خەڵکێکی زۆر فەرق لە نێوان زانین و باوەڕ ناکەن. تەنانەت ستیڤن هۆکینگ لەم کتابەدا غەڵەتی کردووە لەو بابەتە. دەناوانێ پێتان عەجایب بە ستیڤن هۆکینگ زانایەکی فیزیایی گەورەی سەردەم چۆن دەبێت غەڵەت بکات لەو بابەتی کاودا؟ بەڵێ دەیکارە بەرەوەی ستیڤن هۆکینگ کەسێکی فیزیایی بوو نەک فەلسەفی. وحقەتەن وجودیەتی فەلسەفە ضەروریەت و گرنگیەکی زۆری هەیە. وە لەسەرەوەشەوە تەنانەت ستیڤن هۆکینگ بەرامبەر فەلسەفە دەڵێ فەلسەفە ئەسڵەن هەر مردووە. عەلا کولی لێردا زانین لەگەڵ کاتێک زانین شتێک ئینسان دەیزانێ زانینە لەگەڵ باوەڕ تێکەڵ دەبێت لە ناو ئینساندا، باشە ئەوە بریتی دەبێت لە چی؟ ئەوە دەبێت بە زانست لە ناو ئینسانە. باشە و ئەو ئینسانە بە گۆشەنیگایەکی خۆیەوە ئەو شتەی بەلاوە زانستە، واتە لە ڕوانگەی خۆیەوە شتەکەی بەلاوە زانستە، ئەمما مەرزین لە حەقیقەتدا ئەو شتە زانست بێت. وەکو چی؟ نمونەیەکی سادە، وەکو چی؟ بۆ منە تاریکی شەو. ئێستا شەو وجودێکی تەواوی هەیە یان نا؟ بەڵێ شەو وجودێکی تەواوی هەیە. ئایا مانای ئەوەیە ئێستا شەو بەنسبەت ئێمە وجودی هەیە یان نا؟ بێگومان وجودی هەیە، وانییە؟ ئایا مانای ئەوە ئەو شەو وجودی هەیە لەبەرەوەی شەو بەنسبەت ئێمەوە وجودی هەیە؟ لە وەڵامدا دەڵێن نەخێر ئەبەدەن، نەخێر ئەبەدەن. چۆن؟ لەوانێ بڵێ چۆن شتیوات چۆن شەو کاتێک وجودی نییە، شەو کە وجودی نییە ئەی بۆ دەیبینین؟ بۆ هەستی پێ دەکەین؟ دەڵێن ئەوە بەنسبەت ئینسانەوەیە، ئەمما لە حەقیقەتدا بەنسبەت زانستی سروشتیەوە شەو وجودی نییە. بۆچی؟ شەو تەنیا بریتیە لە کەمبوونەوەی ڕووناکی. جا لێردا خەڵک غەڵەتێک دەکات. خەڵکێک دەڵێ شەو یان تاریکی بریتیە لە نەمانی ڕووناکی. نانە ئەبەدەن، ڕووناکی دەمێنێ، بەڵکو تاریکی بریتیە لە کەمبوونەوەی ڕووناکی، و لە ئەنجامی کەمبوونەوەی ڕووناکیەوە تاریکی دێتە ئاراوە. کەواتە ئەو شتێک کە بەلای ئینسانەوە وجودی هەیە کە تاریکی و بۆتە زانستێک لە لای ئێمە و کە گومانمان نەما و یەقینە لای ئێمە، لە حەقیقەتەندا وجودی نییە، تاریکی وجودی نییە. بەڵکو کاتێک شتێک دەبێت بە شتێکی حەقیقی و وجودێکی سەر بەخۆی دەبێت، ئەو کاتەی بەغەیری ئەوەی کە لە مێشکی ئێمەدا هەیە، بەغەیری یعنی بەغەیری ئەوەی کە لە ناو مێشکی ئێمەدا بەبێ بوونی ئێمەش وجودی هەبێ ئەو شتە. وەکو چی؟ وەکو خۆر. وجودی خۆر وجودی هەیە، دەتوانین گومان لە وجودی خۆر بکەین؟ بێگومان نەخێر. بێگومان نەخێر ناتوانین گومان لە وجودی خۆر بکەین. بۆ بڕۆگە ئێستا ئینسان بوونی نەمێنێ لەسەر زەوی، خۆر وجودی دەمێنێ؟ بەڵێ خۆربوونی هەبووە پێشەوە ئینسان بوونی هەبێ، کەواتە خۆر وجودێکی سەر بەخۆی وجودێکی حەقیقیەیە. ئەی تاریکی بەنسبەت عەقڵ و چاو و لاوازی چاوی ئێمە بوونی هەیە، ئەمما مارێک پڵنگێک لە تاریکیشدا دەبینێت، وانییە؟ کەواتە تاریکی تەنیا بەنسبەت ئێمەوە بوونی هێدەنا لە حەقیقەتەندا تاریکی وجودی نییە. بە هەمان شێوە بەنسبە ئەو تاریکی خراپەش تەنانەت خراپە شەڕ. ئێستا کاتێک بورکانێک دروست دەبێت، تەقینەوەیەک ڕوودەدات، ئەوە شەڕیان وایەنە خراپەیە، بەڵام لە حەقیقەتدا ئەوە تەنیا بەنسبەت ئێمەوە شەڕ، ئەمما لە وجودیەتی حەقیقەتیدا شەڕ نییە. ئەگە ئینسان نەبێ ئەو شتش بوونی نییە. واتە وەکو چی؟ نمونەیەکی سادە، بورکان. ئایا مرۆڤ بورکان بە شەڕ دەبینێ یان نا؟ بە شەڕ دەیبینێ، بە باشە نایبینێ، بەڵکو بە شەڕ دەیبینێ. بەڵام ئایا بورکان شەڕە؟ بێگومان نەخێر، بورکان شەڕ نییە،
بەڵکو بڕووکان خەیرە خەیری باشەیە شتێکی باشە بۆچی لەبەروی بەرگاوای زەوی بەهۆی بورکانەکانەوە دروست بوو زۆربەی توخمانی ئەمڕۆ لە بندەستمانن بەهۆی بورکانەکانەوە بەدەستمان گەیشتووە کەواتە بورکان خەیرە مەبەستم چییە لێرەدا دەبێت پێتان بڵێم ئەوەی کە بەلای ئینسانەوە بەلای مرۆڤەوە دەبێت بە زانست مەرج نییە حەقیقەت بێت مەرج نییە حەقیقەتی هەبێت مەرج نییە ڕاستەقینە بێت بەڵکو شتێکە لە خەیاڵی ئینساندایە نمونەیەکی سادەتر لەسەر ئەو بابەتە منداڵێک کە ترسی هەبێت لە ژوورێکی تاریکدا منداڵێک ترسی هەبێت لە تاریکی دەبینێت لە ژوورەکەی خۆیدا بەتەنیا خەوتووە باشە لە گۆشەیەکی ماڵەکەیدا خێو ئەبینێت منداڵەکە خێوێک ئەبینێت ئێستا ئەم خێوە بووە بە حەقیقەتێک کە وجودی هەیە لە لای ئەو منداڵە باشە بەڵام کاتێک دەبینی لە گۆشەیەکی ترەوە سەیری ماڵەکە دەکات دەبینیەوە تەنیا پارچە وەرەقەیەکی یان جانتایە کە لەوێ وەکو خێوێک دەردەکەوێت لە لای بە هەمان شێوە گۆشەنیگای جیاوازی لە نێوان ئینسانەکاندا بۆی ئینسان هەرگیز ناوتوانێت بگات بە زانستێکی ڕەها و حەقیقەت بۆ خۆی بە گۆشەنیگای خۆی بەبێ دانانی بنەما و بنچینە کە وەکەوەی کە لە زانستی سروشتیدا هەیە باشە بۆم ناگە وەکەوە چەند کەسێک لە گۆشەنیگایەکی جیاوازەوە سەیری هەورێ بکەن مۆمن چەند برادێک پێکەوەی ڕاوەستاون و لە گۆشەنیگایەکەوە سەیری هەورێک دەکەن باشە یەکێکیان دەڵێت کاکە ئەم هەورە سەیری کە بە شێر دەچێت ئەوەی ترە نە ئەمە فیلە ئەوەی تر دەڵێن نە ئەمە مارە باشە بۆچی یەک ئینسان لە یەک شوێن سەیری یەک شت دەکەن بە چەند شێوەیەکی جیاواز دەیبینن پرسیارێکی جوانە وانێ پرسیارێکی قوڵیشە بۆیە ئەوەی لای مرۆڤ دەبێ بە زانست ئەوەی لای مرۆڤ دەیگێ مرۆڤ بۆ خۆی بە یەقینی دادەنێت بە زانستی دادەنێت لە ڕاستیدا بریتی نییە لە زانستێکی ڕوت مەبەستمان لە زانستی ڕوت چییە بریتیە لە زانستی ڕوو دواتە زانستێک کە بە تاقیکاریدا بڕوات وە لێکۆڵینەوەی لێ بکرێت وە دەرئەنجامی دووبارەشی هەبێت تاقی بکرێتەوە لێکۆڵینەوەی لەسەر بکرێت وەچی وە دەرئەنجامی دووبارەی هەبێت بۆ شتێک کە باوەڕمان پێ ئەمە ڕاستە بۆ بەربوونەوەی سێوێک بەربوونەوەی تۆپێک کەس هەیە لەسەرم زەویە بڵێ من باوەڕم وایە کاتێک بەردێک لە ئاسمانەوە بەری دێ و بەرنابێتەوە بەڵکو دەچێ بەرەو ئاسمان کەشتیوانێ کەس شتیوانێ نا ئەبەدەن هەممان کۆکین لەسەرەوەی کە بەڵەوە بەردەبەر دەبێتەوە بۆچی لەبەرەوەی تاقیمان کردوتەوە دەیان و سەدان و هەزار جا تاقیمان کردوتەوە هەمان دەرەنجامی هەبووە بەڵام هەندێک شتی ترکە لە لای ئینساندا بە زانستەوە تەنیا بریتە لە چی بریتە لە باوەڕ و زانست نەک تەنیا زانست بەڵکو باوەڕ و زانستە لێک دراوە تێکەڵ بووە بەچی بۆ بە حەقیقەتێک لای ئینسانە باشە ئەمما مەرج نییە حەقیقەت بێ بۆی ئەوەی لای ئینسان دەوترێت بە ئەوەی کە ئینسان بۆ خۆی بە زانستی دادەنێ بە گۆشەنیگای خۆی ئەو بریتینە لە زانستێک ڕوت بەڵکو بریتە لە زانست و باوەڕ باشە بۆی منداڵەکە باوەڕی بە خێوێکە بوو بۆیە ئەوەی هەستی پێ دەکەین لە ڕێگەی بینینەوە لە ڕێگەی ئەوەی کە دەیبینی وەکو خێوێک دەیبینی لە کاتێکدا تەنیەت کەرستەیەکی ئاسایی بووە و ڕوونمان کردەوە مەبەست لە زانستی ڕوتیش بریتێ لەو زانستی لە دەرەوەی باوەڕیش دەکات باوەڕ عەقیدە لەگەڵ زانست دووشتی جیاوازن عەقیدە لەگەڵ زانست دووشتی جیاوازن قەت نابن بە یەک و یەکیش نینە ئینسان کاتێک باوەڕەکانی خۆی تێکەڵی زانست دەکات ئەو نابێت بە زانستێکی ڕوت بەڵکو تەنیا دەیە بەچی دەبێت بە زانستێکی سەبجەکتیڤ واتە تاکە کەسی باشە بەڵکو زانستی ڕوت ئەوەیە کە لە دەرەوەی باوەڕەوە ئیش دەکات ئەوە حەقیقەتە باوەڕ یان عەقیدە فەرقی هەیە لەگەڵ زانست و ئینشاءڵڵا لە داهاتوودا باسی جیاوازی نێوان باوەڕ واتە عەقیدە لەگەڵ زانست دەکەین ئینشاءڵڵا جیاوازیان هەیە و جیاوازەکەشیان چێ باس دەکەین لە پێناسەکەماندا وتمان چی ئەوەی لای مرۆڤ دەبێت بە زانست بۆمان ڕوون بۆ مەبەست چییە لەوەی کە لای مرۆڤ دەبێت بە زانست دواتر لە وتمانەوەی لای مرۆڤ دەبێت بە زانست بریتێ لە هەستکردن بە شتەکان لەسەر حەقیقەتی خۆیان هەستکردن بە شتەکان لەسەر حەقیقەتی خۆیان هەستکردن لە ئینساندا لە ڕێگەی بینین و بیستن و دەستلێدان و بۆمکردن و تامکردنەوە کرێت بینین بۆمکردن دەستلێدان تامکردن بینین بۆ بیستن بینین بیستن دەستلێدان بۆمکردن و تامکردن جا ئەوەی شتێک بۆمنەوە دەکە کە شتێک ببێ بۆ مرۆڤێک ببێ بە زانست لە لای ئەو شتە ببێ بە زانست و ئیدراکی پێ بکە لە ڕێگەی ئەم هەستانەوەیە بۆ ئەمەی دەستی لێدەم ئەمە کتابە ئەمە بەردەم ئەوە کتابێکە من دەستی لێدەم بەهۆی دەستلێدانەوە دەزانم ئەمە کتابە بەهۆی بینینەوە دەزانم کتابە یان بۆنی گلووەکە واتە بۆنی پەڕەکانی دەکەم و کاتەمە دەزانم کتابە یان پەڕم تێگەی بەهۆی ئەوە دەزانم شتەکان چین
کە زانیم شتەکان چنە دەبن بە زانین لە لای من دەبن بە زانستێک لە لای من باشە بەڵام پرسیارێک لێرەدا هەیە ئایا بیرکردنەوە عەقڵ نابن بە هەستێکی تر واتە ئایا عەقڵی ئینسان دەبێت بە هەست یان بیرکردنەوە دەبێت بە هەستێکی تر جگە لەو پێنج هەستە دەتوانین بڵێن ئینسان بەهۆی بیرکردنەوەی بەهۆی عەقڵیەوە ئیدراکی بە شتێکی تر کرد و ئەو شتێک کە ئیدراکی پێکردەوە بەهۆی عەقڵیەوە دەبێت بە زانست لەلای ئاشت ئەمە ڕێی تێچێت یان نە ئەمە ینی پرسیارەکە جێگی خۆیەتی و پێویستە بکرێت ئینشاءالله و وەڵامیشی دەدەینەوە ئینشاءالله وتعالى لە وەڵامی ئەو بابەتەدا ئەوەی کە ئایا ببورن ئەوەی کە ئایا بیرکردنەوە و عەقڵ دەبێت بە هەست دەڵێن بێگومان نەخێر لەبەر ئەوەی عەقڵ ئەیکات جێ لەو قسەی بگرن بە وردی ئەوەی عەقڵ ئەیکات یان وێنای ئەکات یان وێنای شتەکە دەکات وێنەی دەکات یان ئەوەتە هەستی پێ دەکات باشە ئەوەی عەقڵ بۆچی نابێ عەقڵ نابێ بە هەست بە ئیدراک لەبەرەوەی عەقڵ یان وێنای شتەکە دەکات یان هەستی پێ دەکات وەنە تۆ دەست لەم پەڕەدا دەست لە پەڕەکانی ئەم کتابەدا یان بۆ وێنەی کتابێک یان وێنەی مۆبایلێک یان وێنەی گیانلەبەرێک باشە کاتێک پێشتر بینیوتە یان دەستت لێداوە بەهۆی ئەوە دەتوانی دووبارە خەیاڵی بکەوە بهێنیوە عەقڵی خۆت بهێنی ناو مێشکی خۆت وێنای ئەو شتەیە بکەوە وێنای بکەوە ئەو وێناکردنەوە پێی ناوترێ هەست نابێ بە هەست بۆچی لەبەرەوەی پێشووتر خودی شتەکەت بینیوە ئەوە یەک دووەمیان کە دەڵێن باسی یعنی باشە دووەمیان دەربارەی گەلێردا شتێکی تر دێتە ئاراوە وێنە یعنی بۆ من باسی وێناکردنمان کرد ئەوەیە کە پێشتر ئینسان شتەکەی بینیوە وەکو دەڵێن چی وێناکردنی عەقڵ واتە وێناکردن نابێت بە خودی هەست پێکردن لەبەر ئەوەی ئەگەر کەسێکی کوێر چاوی نەبێت ئەو هەرگیز ناتوانێت وێنەی خۆر بکات ئەگەر چی خۆر ناوی هەیە و حەقیقەتیشی هەیە باشە خۆر حەقیقەتی و ناویشی هەیە لەبەر ئەوە سەرچاوەی بنیادنانی زانین لە لای مرۆڤ بریتیە لەم هەستانە باشە وتمان ناوی هەیە و حەقیقەتیشی هەیە مەبەسمان چ بوو مەبەسمان لەوەی کە شتێک ناوی هەیە و حەقیقەتی ئایا ئینسان دەتوانێت خەیاڵی شتێ بکە کە بەس ناوی هەبێ و حەقیقەتی نەبێ ئینسان دەتوانێت خەیاڵی شتێک بکات کە بەس ناوی هەبێت و حەقیقەتی نەبێت لە وەڵامدا دەڵێن چی دەڵێن بێگومان نەخێر ئینسان ناتوانێت تەنیا وێنای شتێک بکە کە ناوی هەبێ بەس حەقیقەتی نەبێ وەکو چی وەکو بۆ منە کەسێک وەکو چی لەسەم بابەتە وەکەوەی کە کەسێک دێت خەیاڵی ئەسپێکی باڵدار دەکات باشە ئێستا خۆ ئەسپی باڵدار حەقیقەتی نییە لە حەقیقەتدا وجودی نییە بەڵام ناوی هەیە کەواتە کە لەبەرەوەی ناوی هەیە کەواتە دەتوانین وێنای ئەسپێکی باڵدار بکەین لەبەرەوەی وێنامان کرد کەواتە مانای ئەوەیە عەقڵمان ئەویش بریتیە لە ئیدراک بریتیە لە هەست پێکردن کەواتە جگە لە تامکردن و بۆنکردن و دەست لێدان و بیستن و بینین ئێمە عەقڵیشمان بریتیە لە هەست و ئیدراکە کەواتە لە ڕێگەی عەقڵیشمانەوە دەگەین بە زانست ئێوە دەڵێن چی لە وەڵامی ئەو پرسیارەدا دەڵێن چی دەڵێن نەخێر ئینسان ناتوانێت وێنای شتێک بکات کە تەنیا ناوی هەبێت و حەقیقەتی نەبێت ئەگەر باسی ئەسپێکی باڵداریش بکەین ئەوە دەڵێن چی دەڵێن لە حەقیقەتدا ئەو ئینسانە ئەو ئەسپ و باڵەکەی بینیوە ئەسپی بینیوە و باڵیشی بینیوە تەنیا لێکی داون لە ناومێشی خۆیدا دووشتەی تێکەڵ کردوونە لێکی داون و دەرئەنجامەکەی بریتی بۆ لە چی لە وێناکردنێک وێنەیەکی دروست کردووە جا لەبەر ئەوە ئەو وێناکردنە هەر سەرچاوەکەی بریتی بۆ لە هەستکردن لە پێنج هەستەکەی تر کەواتە لە حەقیقەتدا چیە نابێ عەقڵ نابێ بەهەزکردن و بیرکردنەوە نابێ بەهەزکردن باشە دەربارەی ئەو هەستانەی حەقیقەتێک بێگومان هەیە یعنی بەهۆی ئێستا ئەو هەستانەی کە ئینسان هەستیان پێ دەکات بێگومان حەقیقەتێکیشان هەیە و نییە زەربی سفریان کەین بەڵام حەقیقەتەکان سنووردارە
ئەوانەشی کە بەهۆی بەڵگەی زانستیەوە یەکلا کراونەوەتەوە بۆمان ئەوەیە کە ئینسان لە ڕاستیدا ئەوەی کە بە بەڵگەی زانستی بۆمان یەکلا کراوەتەوە ئەوەی کە لە ڕاستیدا ئینسان دەرکەوتووە هەست بە حەقیقەتی تەنەکان ناکە. مەبەستم لەم قسەیە بریتیە لە لاوازی ئیدراکی مرۆڤ و دەرخستنی بەهای ڕاستەقینەی زانست. بۆ نمەچی بۆ منە ئەزانین مرۆڤ ڕەنگەکان دەبینێ بەهۆی چاویەوە، بەڵام لە حەقیقەتدا هیچ ڕەنگێک وجودی نییە. شتێک نییە بە ناوی ڕەنگەوە، بە ناوی سوورەوە، بە ناوی شینەوە، بە ناوی سپیەوە، بەڵکو هەموو ئەو ڕەنگانەی ئەو ڕەنگانی کە لە بەردەم ئێمەدانە بەهۆی شکانەوەی ڕووناکیەوە دروست بوون و ئەمما لە حەقیقەتدا ڕەنگ وجودی نییە. کەوەش دەمانگەێنتە ئاڵۆزیەکی تر دەربارەی وجودی شتەکان بەوەی بەبێ زانست ئیشکردن لەسەر وجود زۆر مەحاڵە. ئینسان بەوەی بڵێ شتێک وجودی هەیە یان وجودی نییە زۆر شتێکی بەحاڵە. لەبەرەوەی ئینسان بۆ خۆی ئیدراک بە شتەکان ناکە. یانە بڵێ من چۆن ئیدراک بە شتەکان ناکەم؟ ئەو تا من دەست لە کتابێک دەدەم. ئەسڵەن ئەو پەنجەی من بەرەو کتابە نەکەوتووە. ناوانێ بڵێ چۆن ئەو پەنجەی تۆ بەرەو کتابە نەکەوتووە تا دەستی لێ دەی. ئەبەدەن. کە زۆر نزیک ببینەوە دەبین هێشتا مەودایەکەیە لە نێوان دەستی من و ئەو کتابەدا. لە حەقیقەتەندا من هەرگیز دەستم لە هیچ شتێک نەداوە. نەک هەر تەنیا من، هیچ چەند مرۆڤ هەرگیز دەست لە هیچ نادا و مرۆڤ هەرگیز بۆنی هیچ ناکە، تامی هیچ ناکە، هیچ نابینەوە هیچ نابیستێ. لەبەر ئەوەی لە حەقیقەتدا بۆن وجودی نییە. شتێکە مێشک دروستی دەکا بۆت، بۆن وجودی نییە، مێشک دروستی دەکا. تام وجودی نییە، مێشک بۆ دروست دەکا. بیستن تەنیا لە ڕێگەی لەرەوە، بینین تەنیا لە ڕێگەی شکانەوەی ڕووناکیە دەنا. ئەسڵەن ڕەنگ بوونی نییە. شتێک نییە بە ناوی ڕەنگەوە، شتێک نییە بە ناوی ڕەنگەوە. بۆیە ئەوە دەمانگەێنێتە پرسێکی زۆر قوڵ. باشە کە ئینسان حەقیقەتەن هەست بەو شتانە نەکا، ئەو شتانە وجودیان نەبێت، کەواتە چ مایەوە بۆ ئەو زانستێکی ئینسان بەخۆی لە ڕێگەی هەست پێکردنەوە دەڵێ زانستە؟ لە وەڵام دەڵێن هیچ. یعنی چی هیچ؟ لەوەی کە لە ڕاستیدا ئینسان بە عەقڵ و بە مێشکی ڕەهای خۆی ناگا بە هیچ. ناگا بە هیچ. ئەوە حەقیقەتە. ئەوەتە تاریکی. دە بۆ مسلمێنە تاریکی وجودی هەیە. ناتوانێت بیسەلمێنی تاریکی وجودی هەیە. بەڵکو پێویستمان بە دانانی کۆمەڵی بنەما و یاسا و ڕێسا هەیە بۆ ئەوەی شتێک بڵێن زانستە. ئەویش ئەو پرسانە و بابەتە ئەو بنەمانەی کە داماندا بۆ زانست کە تا ئێستا سەرکەوتوونە، بەڵام کەم و کوڕیشیان هەیە. بۆ ئەوەی کە بە شتێک بڵێن وجودیە دەبێت بنەمامان هەیە بۆی پێ بڵێن وجودیە، دەبێت ڕێک کەوتبین لەسەر ئەو بنەمانە، دەبێت بەڵگەمان هەبێت لەسەری بۆی کە ئەو شتە چەندین جار دووبارە بێتەوە هەمان دەرەنجامی هەیەەوە بەکار بێت. تاریکی دەتوانین تاریکی بەکاربێنین. تاریکی خێرایی هەیە، تاودان و بارەستایی هەیە، بێگومان نەخێر، کەواتە تاریکی وجودی نییە. ئەی ڕووناکی بەڵێ ڕووناکی هەیەی. باشە ئیدی وەکەوەی کە بۆم باسکردن لە حەقیقەتدا ڕووناکی وجودی هەیە و تاریکی شتێک نییە بە ناوی تاریکی وجودی نییە. ئەوەشی کە ئینسان لە ڕێگەی باوەڕ و زانستی گۆشەنیگای خۆیەوە بە زانست دایدنە لە حەقیقەتدا وجودی نییە و نابێ بە زانستێکی ڕەها. جا بۆیە دەپرسین ئایا هەستەکان کەواتە هەستەکانمان ئەو پێنج هەستەی کامان جێگەی متمان لە وەڵامدا دەڵێن نەخێر، کەواتە سەرچاوەی زانست چییە؟ ئەگەر ئەم هەستانە جێگەی گومانن دەیکەواتە سەرچاوەی زانست خۆی بریتێ لە چی؟ چۆن شتێک دەیە بە سەرچاوەی زانست؟ لەلای مرۆڤ خۆی بە تەنیا وەکو ئیدراک ئەوە ئیدراکی مرۆڤ بە تەنیا نابێتە سەرچاوەی ڕاستەقینەی ڕووتی زانست، بەڵکو زانستی سروشتی کە بەهۆی چەند بنەمایەکەوە ئیش ئەکات ئەوە زانستە کە پێویستە پشتی پێ ببەستین. جا لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە، ئەی باشە خۆ زانستی سروشتیش هەر سەرچاوەی ئیدراکی ئێمەیە، وانە ئۆبزیڤیشن بینین، وانە تێبینیکردن و وربوونەوە. بەڵام ئێمە لە وەڵامی ئەو پرسیار دەڵێن چی؟ بەڵێ بێگومان یعنی زۆربەی زانستی سروشتیار بەوەی ئەوەیە، بەڵام لە حەقیقەتدا ئەو گۆشە نیگایانەی کە یعنی ئەو پرسانەی کە لە بینیندا بەکاری دێنین بۆ زانست ورترە، بۆی کە تەنیا نابینی وەکو بینینێکی ئاسایی، بەڵکو یعنی گریمانەدانان و لێکۆڵینەوە و وردبوونەوە و دووبارەکردنەوە و دەرەنجامی هەیە. باشە زانستی سروشتی بە غەیری ئیدراکی تاکە کەسی ئێمە پشت ڕاست دەکرێتەوە کە بریتێ لە گۆشە نیگایەکی تاکە کەسی نییە، بەڵکو پشت بەستراوە بە تاقیکردنەوە. تەنیا بە گۆشە نیگایەکی تاکە کەسی زانستی پشت ڕاست ناکرێتەوە، بەڵکو پێویستی بە تاقیکردنەوەیە کە بریتێ لە بەکارهێنان و دووبارەکردنەوە دەرچوونی هەمان دەرئەنجام.
جا ئەوە دەمانگەێنێتە دەرەنجامەوە کە یاساکان حقیقەتی تەواویان هەیە ئەو یاسانێک کە بۆ یاسا فیزیایەکانن دەبینی بەهۆی یاسا فیزیایەکانەوە کە ئێمە دەزانین ئەو یاسانە حقیقەتی تەواویان هەیە بەهۆی چیەوە بەهۆی کە دەبینین بەهۆی ئەو یاسانە دەرەنجام و دەستکەوتی زۆرمان هەبووە وەکو فڕینی تایارەکان هەڵدانی موشەکەکان هەڵدانی سارۆخ تۆن چۆن سارۆخێک لە وڵاتێشکەوە ئاڕاستی وڵاتێشکە دەکەی چۆن سارۆخێک بەرەو ئاسمانەکان بەڕێ دەکەی چۆن لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی یاسانەوە کەواتە ئەو یاسانە دەرەنجامیان هەبوو یانە دەرەنجامیان هەبوو دەرەنجامیان هەبوو بەڵام بابەتێکی تر دێ لێردا دیتە ئاراوە دەربارەی ئایا ژمارەکان 1 2 3 4 ئەو ژمارانە وجودێکی سەر بەخۆیان هەیە ئایا وجودیان هەیە ژمارە وجودی هەیە هەندێک دەڵێن ژمارەکان وجودیان هەیە بەڵام وجودێکی فیزیایی نیە وجودەکەش وەک وجودی ڕوح نییە ڕوح کاریگەری لەسەر جەسەد دەکات ئەمما ژمارەکان بۆ شێوەیە نینە بەڵام وجودیان هەیە هەندێکی تر لە هەم بەر ئەم بابەتەدا دەڵێن ژمارەکان وجودیان نییە و حەقیقی نین وجودیان نییە و حەقیقی نین باشە بەڵکو ئێمەش لەم بابەتەدا دەڵێن بێگومان ژمارەکان کەرەستەیەکن بۆ ڕوونکردنەوەی حەقیقەتێک بەکاردێن ئێمە ناڵێن ژمارەکان حەقیقەتیان نییە وجودیان نییە وە ناژڵێن حەقیقەتیان هەیە وجودێکی سەر بەخۆشیان هەیە نا بەڵکو دەڵێن ژمارەکان کەرەستەیەکن بەکاردێن بۆ ڕوونکردنەوەی حەقیقەت وەکو یاسا فیزیاییەکان نەک یاسا سروشتەکان یاسا فیزیاییەکان بۆ منە F یەکسانە بە MA هێز یەکسانە بە چی بە تاودان لێکدانی بارستای وایە MA تاودان بارستای لێکدانی تاودان ئێستا لێرە پرسیارێک دروست دەبێن ئەو یاسا حەقیقەتیە دەڵێن نەخێر ئەو یاسا وجودێک وجودێکی سەر بەخۆی نییە بەڵام ناشتوان بڵێ وجودین لەبەرەوە یاسا کەرەستەیە کە بەکاردێ بۆ ڕوونکردنەوەی ڕووداوێک کە ڕووی داوە کە ڕووداوێکی سروشتی بوو ڕووی داوە جا لێردا وەکو وتمانێمە دەڵێن ژمارەکان کەرەستەیەکن بۆ ڕوونکردنەوەی حەقیقەتێک بەکاردێن کە لە گەردووندا وجودیان هەیە کەواتە ژمارەکان بۆ ڕوونکردنەوەی حەقیقەتێک بەکاردێن کە لە گەردووندا وجودیان هەیە بە هەمان شێوە یاساکانی سروشتیش بە هەمان شێوە نیە بەوەی یاساکانی سروشت حەقیقەتێکی تەواویان هەیە کە دەبنە هۆی ڕوودا و گەلێک فیزیایی کە و ڕووداوان لە یاساکانی فیزیا بە یاساکانی فیزیا ڕوو نەکرێنەوە لێردا جیاوازیەکمان بۆ دروست بوو ژمارەکان ژمارە بیرکاریەکان فەرقیان هەیە لەگەڵ یاسا سروشتیەکان بۆی ژمارەکان بەکاردێن بۆ ڕوونکردنەوەی چی کەرەستەیەکە بەکاردێ بۆ ڕوونکردنەوەی کۆمەڵێک ڕووداوانە بەڵام ئەمما یاسا سروشتەکان خۆیان پاڵنەری ڕووداوە فیزیایەکانن یاسا فیزیاکانیش بەکاردێن بۆ بۆی ڕوونکردنەوەی ئەو ڕووداوە فیزیاییانە کەواتە یاساکانی فیزیا کەرەستەیەکن بۆ ڕوونکردنەوەی کۆمەڵێک حەقیقەت جا مەبەست لەوانەیە بریتی بێت لە یاساکانی سروشتیان ئەو ڕووداوانە فیزیانەی کە ڕوو دەدەن باشە جا لێردا پرسیارێکی تر دروست دەبێت دێتە ئاراوە بۆی ئایا پێش دروستکردنی گەردون ئەو ژمارانە بوونیان هەبوو لە لای خوا ئایا ئەو ژمارانە بوونیان هەبوو لە لای خوا لە وەڵامدا دەڵێن ئایا ژمارەکان سەرەتا خەڵقن مەخلوقن دروستکراون یاننا وەک باسمان کرد ژمارەکان کەرستن بۆ ڕوونکردنەوەی حەقیقەتێک کە دروست کراون جا لێردا گەر گریمانەی ئەوە دابنین کە یاساکانی سروشت هەمیشەیین ئەوە ئەڵێن ئەو ژمارانە دروست نەکراون سێری ئەو قسەی بکەن ئەگەر گریمانەی ئەوە دابنین کە یاساکانی سروشت هەتاهەتایینە هەمیشەیینە ئەوە ئەڵێن ئەو ژمارانە دروست نەکراون هەمیشە هەربوونیان هەبووە لەگەڵ خوابوونیان هەبووە بەڵام ئەگەر گریمانەی ئەوە بکەین کە یاساکانی سروشت و ژمارەکانیش لەگەڵ دروستبوونی گەردون هاتوونە ئاراوە ئەوە ڕوون ئەبێتەوە لامان کە و ژمارانە حەقیقەتیان نەبووە ئەمما خوا لە عیلمی خۆیدا زانیونی ئەگە سەیری گریمانەی یەکەم بکەین لێرەدا ئەگە سەیری گریمانەی یەکەم بکەین ئەگەینە سەر باسی ئەوەی کە ئەگەر یاساکان پێش دروستبوونی گەردون بوونیان هەبێت پرسیارێک دروست دەبێتدا بۆچی یاساکانی سروشت بێ کۆتا کادوەستان تا گەردونیان دروست کرد بۆچی 14 بلیۆن ساڵ لەمە بەر دروستیان کرد بۆ زووتر دروستیان نەکرد ئەگەر ئەو گریمانەی تۆزە کەنگاوێک تر لێی بچینە بەرەو پێش بەوەی لە حەقیقەتدا گەردون هەمیش ئەگەوای دابنین گەردون هەمیشەیە لەگەڵ یاساکان و گەردون لەگەڵ گەردونێکی تری پێش خۆیەوە هاتۆتە ئاراوە وەکۆی کە لە بیردۆزی CCCدا باز دەکرێت ئەوە دووبارە دەبێت بڵێن بۆچی بێ کۆتا گەشتە ئەمڕۆ بۆچی بێ کۆتا گەشتە ئەمڕۆ مەبەستم چی ئەگە دوو ڕێگامان هەبێت ڕێگایەکمان هەبێت بێ کۆتا بێت
ئایا تۆ هەرگیز دەگەیە شوێنێک دەگەی دەرئەنجامێک بێگومان ناگەی هیچ دەرئەنجامێکەکەی دەیکەواتە بۆچی دەرئەنجامێک هەیە کە بریتێ لە دروستبوونێ و گردونێکی ئێمە تێیدا دەژین ئەوەش تا ئێستا و پرسیارەش وەڵام نەدراوەتەوە جا دواتر دەپرسین ئایا ڕێگەی پرسیارکردن چییە لەبەرەوەی ستیڤن هۆکینگ دەڵێ زانست ئێستا زانیمان باسی زانستمان کرد یعنی عامەتەن باسی زانستمان کرد کە ئینشەڵا زیاتر دەبچینە سەر پرسیەوەی کە زانست چییە لە داهاتوودا بۆی فەلسەفەی زانست چییە و فەلسەفەی فیزیاتیەوە و پرسی لۆجیک و میکانیکی کوانتەمیش کە لە دەرسی لە باڵقەی داهاتوودا باسی دەکەین و دواتر دەچینە سەرەوەی ڕێگاکانی پرسیارکردن چییە چکە دوو ڕێگای پرسیارکردمان بۆچی وە چۆن جیاوازی ئەم دوو ڕێگایەتیە و فەلسەفەی زانست و فەلسەفەی فیزیا و زائیدەن پرسی میکانیکی کوانتەم و لۆجیک چییە ئینشەڵڵا لە داهاتوودا باسی دەکەین خوای گەورە هەموو لایەکتان سوپەرسکا و خوای گەورە لە هەموو لایەکتان ڕازی بێت ڕێز و حورمەتم هەیە بۆ هەموو لایەکتان خوای گەورە هەموو لایەکتان سەربەرزی دنیا و قیامەت بکە ئەگەر برایەک یان کەسێک پرسیارێکی هەیە ئینشاءالله دەتوانێت لە کۆمنت پرسیار بکات چەندە کۆمنتی ئێرە دامان خستووە ڕام هەوڵ دەدەین بۆ چەند خولەکێک بیکەینەوە و چەند خولەکێکی زۆر کەم زیاتر نا ئەگەر کەسێک پرسیارێک شتێکی هەیە ئینشاءالله دەتوانێت پرسیارەکەی بکات بۆی کە بتوانین ئیسفادەیەک لێ بکەینەوە لەو بابەتێک کە باسمان کرد ئەمما کۆتایی بە لایڤەکە دێنین و خوای گەورە هەموو لایەکتان سەربەرزی دنیا و قیامەت بکات یا ڕەبی خوای گەورە پایدارتان بکات و ئینشاءالله لەگەڵ ئەو کتابە بەردەوام دەبین ئەم کتابە کتابێکی عەجایبە و بابەتی زۆر عەجایبیشی تێدایە یعنی تا زیاتر دەچێ ناویەوە بابەتی زیاترت بۆ ڕوون دەبێتەوە بابەتی زیاتر هەیە لی تێدەگەی وا لێ دەکات بچێ ناو قوڵایی کۆمەڵێک بابەتی ترەوە کە پێشتر حەقەتەن یعنی بە وردیە لێ ورد نەبووینەوە کاکاکان دەفەرمێ خوای گەورە جای خێرت بداتەوە خوای گەورە سەربەرز دنیا و قیامەت کە مامۆستا فەلسەفە تەواو دژی ناوەڕەکی قورئان و کوفرە قوربان گیان فەلسەفە کەرستەیەکە بەکار دێت بۆی کە ئینسان بگەێنە بە حەقیقەتێک هیچ دژی قورئان نییە و هیچ کوفریش نییە وەشی بە کوفری دادنێت کەسێکی پەرژنێکی قایم بێ لە ڕووی جەناب تەناما کەسێکی بێعەقڵە بەری فەلسەفە کەرستەیەکە ئایا بەکارهێنانی موبایل کوفرە نەخێر کەرستەیەکە ئاسانکاری دەکات بۆ ئینسان بگات بە حەقیقەت مادەم وایە کە ئینسان بگات بە حەقیقەت ئەو کاتەوە مانای ئەوەیە کە ئینسان لە ڕێگەی فەلسەفەوە دەگات بە حەقیقەت عەلا کولین خێر خێر انشاءالله خێر بێت مامۆستا گیان ئەوە خێر انشاءالله مامۆستا بۆچی ڤیدیۆکانی پێشووترت لە یوتیوب نەماون خوای گەورە بتپارێزە قوربانیان خوای گەورە سەربەرز دنیا و قیامەت کە کاکە جێگر وەڵاهی حەقەتەن ئەو ڤیدیۆانە کەم و کوڕیان زۆر بوو هەرچەندە تا ئێستاش دەزان بابەتی ناوازیان تێدا بۆ ڤیدیۆانە بەڵام ئەمما کەم و کوڕیان زۆر بوو قوربانگیان بەس ئینشاءالله ئەو ڤیدیۆانە بەردەوام دەبێت ڤیدیۆمان بەردەوام دەبێت و زیاتر قسەی لەسەر دەکەین ئینشاءالله پۆڵامی دەڵێ بەڵێ فەلسەفەوە تا پرسیارکردن لەسەر الحەمدولله لەسەر هەموو شتێک کەمەش قوبوڵ نیە لە قورئاندا بەڵگەیەکم بۆ بێنەوە لە قورئاندا بڵێ بۆتان نییە پرسیار لە هەموو شتێک بکەم بەڵکو ئەسڵەن خوا لەو کەسە تووڕەیە کە پرسیار ناکە ئەوە حەقیقەتێکە هەر کەسێک پرسیار نەکە خوا لێی تووڕێ وەرە سەیری موسا بکە موسا بەخوا دەڵێ خوایە چۆن مردوو زیندوو دەکەی خوای گەورە لە وڵامدا پێ دەڵێ باشە تۆ باوەڕت پێ نییە باوەڕت بەوە نییە کە من مردوو زیندوو دەکەمەوە دەڵێ خوا باوەڕم پێ بەڵام دەبێ بگەم بە یەقین بۆیە ئەسڵەن پرسیارکردن گەیشتنە بە یەقین ئەسڵەن پرسیارکردن واجبە و ئەوەشی پرسیار نەکە خوا لێی تووڕەیە ناوی کتابەکە ئوستاز کاکە سیڤان قوربان کتابەکە A Brief History of Time A Brief Answer to the Big Questions کە ئینشاءالله ناوەکەی دواتر لە یوتیوب وشت دایدەنین ئینشاءالله لێوە توانن بینەری بن مامۆستا لەکوێوە دەست بکەین و بچینەوە دنیای فەلسەفەوە وەڵا قوربانەکە بە قسەی برای خۆتان دەکەن مەچونەوە دنیای فەلسەفە بچونە دنیای زانست خۆیەوە زانستەکە بە ئیسیفادەتر دەیە بۆتان بۆ دەست بە زانستێکەوە بگرە زانستی فیزیان زانستی کیمیان زانستی زیندەزانی وشکە لە سەرتادا بەڵام ئیسفادەی زۆر دەبێت و باشترین شتێکیش کە لێەوە دەست پێکەی بڕۆ لە مەوزوعی خەڵق کۆڵەوە چۆن ئەم گەردونە دروست بوو چۆن مرۆڤ دروست بوو بسە لەو بابەتت کۆڵەوە بۆ خۆت دەچێ ناو بابەتە فەلسەفیەکانەوە ئەتوانی بۆم ڕوون بکەیتەوە
ئەو برایە پرسیاری کردووە مامۆستا یان ئەتوانی بۆم ڕوون بکەیتەوە لەسەر زەوی کات هەیە ڕۆژ و شەو ئەی لە دەرەوەی زەوی چۆنە قوربانیان لەسەر زەوی بە چۆن ئێمە چۆن دەزانین ڕۆژیان شەو بەهۆی خۆرە وانە لەسەر هەسارەکانی تریش هەر بەهۆی خۆرەوە دەزانین ڕۆژەیان شەوە بەڵام ئەممە بەغەیری ئەوە شەو و ڕۆژ وجودی نییە سەرەوە خوار بۆم نێسامە چۆن دەزانین ئێرە سەرەوە ئێرە خوارەوە بەهۆی چەقی زەویەوە ئەمما لە بەرگە هەوای لە دەرەوەی بەرگاوای زەوی ئینسان نازانێت سەرەوە کوێ و خوارە و کوێ و لای ڕاست و لای چەپ کوێیە ناتوانێت بزانی باشە یعنی بە هەست ناتوانانی بزانانی ئەمە لە حەقەتەندا دەتوانی بزانی بۆیە لە دەرەوەی زەوی بەنسبەت هەسارەکان و لای بەغەیری هەسارەکان شەو و ڕۆژ بۆ شێوە وجودی نییە کە ئێمە هەیە بەڵکو کات هەیە کاتیش پێوانەیەکی ڕێژەی هەیە کات لەلای هەسارەکان و لەلای خۆر و لەلای مانگ و لەلای هەموو هەسارەکانی تر پێناپێوانەی جیاوازی هەیە یعنی وەکەوەی کە نیوتن پێوا بوو کات کاژمێرێکی گەورەی و لە هەموو شوێنێک یەکسانە نەخێوانە بەڵکو کات ڕێژەیە لە هەر شوێن و لە هەر شوێنەکە و بەنسبەت شتێکەوە جیاوازات لای شوێنێک دەتوانم دەستم کەونەوە کاک جێگت چت دەست بکەوێتەوە قوربان تێنەگەشتم لە پرسیارەکەت مامۆستا درەنگ وانەت هەیە حەقە درەنگ وانەت هەیە حەقە هەموو هەفتەیەک دەرست هەبێ قوربانگیان خوای گەورە سلامەتتان کە بەڵام خوێندنم لە پێشە برا گەورەکەم خوای گەورە سلامەتتان کە کاک جەمالگیان خوا بتان پارێزی حەقەتەن خوێندن هەیە قوربان خوێندمان هەیە ئیش و ماڵ و کار تۆزێک قورسە حەقەتەن و ئەو بابەتەشی کە منێسە بۆ جەنابتانم پێشکەش کرد هی سەعاتێک و 2 سەعات نییە یعنی باوەڕ کە جاری وایە بە هەفتە خەریکی دەم دەمێ شتێکی پخود ئامادە بکەم ئەو جا بیگەێنم ئیدی خوای گەورە سەلامەتتان کە ئەو برات دەفەرمێ مامۆستا پێش گەردوون کات هەبووە پێش دروستبوونی گەردوون نەخێر قوربان کات بوونی نەبووە کاتی فیزیایی وجودی نەبووە پێش دروستبوونی گەردوون کات بوونی نەبووە لە دوای کۆتای هاتنی گەردوونیشدا کات بوونی نامێنێت وە کات بوونی نەبووە کات بوونی نەبووە شوێن بوونی نەبووە مادە بوونی نەبووە وزش بوونی نەبووە ئەمما گریمانەی بڵێ ئەو برا دەفەرمێ ڤیدیۆکانی پێشووترت ئەوەی لە یوتیوب هەبوو ئێستا نەماون مامۆستا کاکە جێگیرگیان بەڵە قوربان نەماون ڕامگرتوونە بخۆم کردومنە پرایڤێت ئینشاڵڵا دادنینەوە دروستیان دەکەینەوە بە باشتر بەویستی خوای گەورە کاکە یوسف یا شێخ جەمەدار خوا سلامت کاکە یوسف گیان خوا بتپارێزە قوربانگیان قوربان ناوی تۆم دێتەوە پێش چاو ئەوم دێتەوە پێش چاو ئەوم دێتەوە پێش چاو قوربان نەخۆشیەکەم بیر دێتەوە کاکە لازم دەفەرمێ مامۆستا ڕاستە خۆر لە ئەوروپا نزمترە وەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نە قوربان ڕاست نییە خو نزمتر نییە بەڵکو وەکو ئاوابوون و هەڵاتبوونی فەرقی هەیە لە بەرەوەی ئەوروپا تەقریبەن لە ناوەڕاستە لە هەڵات لە خۆر ئاوابوون و خۆر هەڵاتتریەوە بۆیە دەبینی ئاسمانیشی دایمە ڕووناکە بۆ منەوەکو تورکیا دایمە ئاسمانی ڕووناکە گیان باشی هەڵە تێگەیشتنێکم هەیە لە سوورەتی لوقمان تێمان گەیەنە کاکە محەممەدیان ئینشاڵڵا تێت دەگەێنین بەویستی خوای گەورە ئەدەی خوای گەورە سلامەتتان کە بران خوای گەورە پایدارتان کە ڕێز و حورمەتم هەیە بە هەموو لایەکتان خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان کە
بەڵێ مامۆستا بەڵگەی 100% هەیە بڵین گەردوون لە نەبوونەوە هاتوۆتە بوون تکایە وەڵام کاکە سەلاح گیان قوربان مەوزوعی بوونی گەردوون و هاتنە ئارای گەردوونەوە لە هیچەوە نەخێر هیچ بەڵگێکی 100% نییە کتابێکی عجای پێ لێرەگە پێشانتان دەم کتابەکەم دینەوە ئەم کتابە قوربانگیان ئەم کتابە هیوادارم بیخوێنەوە زۆر ئیسفادەی لێ دەکەن Cosmology for the Curious ئەم کتابە قوربان بە تایبەتی لەسەر کۆتا بەشەکانی ئەم کتابەدا لە کۆتا بەشەکانی لەکوێوە لە پارتی دووەم Beyond the Big Bang یعنی لەو دیوی بیگ بانگەوە باشە کۆمەڵێک مەوزوع باس دەکات یەکێک لەو مۆزوعانەی کە باسی دەکات بریتیە لە لاپەڕە 333 Creation of the Universe from nothing دروستبوونی گەردوون لە هیچەوە باشە لەو بابەتەدا بڕۆ سیرکە بۆ دڕون دەبێتەوە کە ئەو هیچەی کە باس دەکرێ ئەو هیچەی کە باس دەکرێ لە حەقیقەتەندا بریتینیە لە هیچ بەڵکو ئەوە بابەتێکی زمانەوانیە بەکاریان هێنا و هیچی تردا باشە ئەوتە لاپەڕە 335 دەڵێ another more fundamental issue with the Tyrons is that it does not really describe a universe appearing from nothing بیرۆکەکە خۆی زاناکە بن کە بانگەشەوەی کردووە کە گەردوون لە هیچەوە دێت بەڵام دەڵێ لە حەقیقەتدا does not really describe a universe appearing from nothing لە حەقیقەتدا ئەوە ڕوو ناکاتەوە کە چۆن گەردوون لە هیچەوە هاتوۆتە ئاراوە the vacuum is what we call empty space, but as we know from Einstein general relativity, even empty space can bend and rub and have geometrics such as open, close, and flat models. We have already enclosed that. Also, from a quantum mechanic, we know that the vacuum has energy, density, and tensions, particles, and fields. بە کوردی مختصری چیە دەڵێ ئەوەی کە ئەو بانگەشەی کە گەردوون لە هیچەوە دروست دەبێت بە ئەوە کتابێکی کەسێکی ئاسایش نەوریا بن ڤلنکن ئەلێکس ڤلنکن یەکێکە لە بەناوبانگترین فیزیازانەکان کە تا ئەمڕۆژ لە ژیاندایە باک دەڵێ چی دەڵێ ئەو بانگەشەی کە دەکرێت کە گەردوون لە ڤاکیومەوە هاتووە لە بۆشاییەوە هاتووە بە حەقیقەتەندا بۆشایی بریتینە لە هیچ لەبەرەوەی بۆشایی خۆی هەڵگری چییە بۆشایی دەچەمێتەوە شەپۆل دەدات و بۆشایی هەروەها چیە بۆشایی بەپێی میکانیکی کوانتەم پڕە لە وزە و مادەیەک پڕە لە وزێ و چڕیەکی زۆر پڕ لە چڕیەک و وزەیەکی زۆر و بواری هەیە و پارتکڵی تێدایە so the vacuum is very much something which is itself has to be proposed to exist کەواتە so the vacuum is very much something کەواتە لە حەقیقەتەندا ڤاکیوم واتە بۆشای خۆی بریتێ لە شتێک کەواتە ئەو بانگەشەی کە دڵە گەردوون لە هیچەوە دروست بووە بانگەشەیەکی سەقەت ئەمە لاپەڕە 335 لەم کتابە ئینشاءڵڵا بۆ خۆتان لای خۆتان دەتوانن بیخوێنەوە لاپەڕە 335 ئەمەش کتابەکەی ئینشاءڵڵا ئەگەر ویستان بە دوای دابگەڕن خوای گەورە هەموو لایەکتان سەلامەت کە ئینشاءڵڵا درێژەی پێ نەدەیت خوای گەورە بتان پارێزی ڕەز و حورمەت مێ بۆ هەموو لایەکتان السلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوو